سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵ هاوڕانی هاوکارم هاتوینێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەوڵەکانی سەرلەبانی ڕۆژی سێشەممە. سەردێڕی گرنگترین هەوڵەکان هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەر کاسبکارانی پیرانشار، دەست بەسەرکردنی عادڵ حاجیخلانی لە سەردەشت، ئاگردانی بانقەستی مەزرای گەنمی جوتیاران لە گیلان غەرب و سەرپۆلی زەهاو، برینداربوونی دوو شەڕوان لە هێرشی پەهبادی تورکیە بۆ سەر کۆبانی، مانگرتنی شۆفێرانی ئیجارەیی و تایبەتی شرکەتی مخابرات لە سەرانسەری ئێران، داخوازی بەندکراوانی سیاسی ئەڤین بۆ بەڕێوەچوونی ئاشکرای دادگای نەرگێز محەممەدی. درێژەی هەوڵەکان هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەر کاسبکارانی پیرانشار بەپێی هەواڵی گەشت و شەوی یەکشەممە 13 جۆزەردان هێزەکانی ڕژیم هێرشیان کردوتە سەر کاسبکارانی پیرانشار و چەند کەسیان دەست بەسەر کردووە. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ هێزەکانی حکوومەت لە گەڕەکی کۆنەخانی پیرانشار ماتۆڕی کاسبکارانیان ئاگرداوە و خاوەنی ماتۆڕەکانیان لەگەڵ خۆیان بردووە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵەش زانیاریەک لەسەر ناسنا و هۆکاری بەندکرانی ئەو هاوڵاتیانە لەبەردەستانیە. دەست بەسەرکردنی عادڵ حاجیخلانی لە سەردەشت ڕۆژی یەکشەممە 13 جۆزەردانی 1403 هەتاوی هێزەکانی ئیدارەی ئیتلاعات هێرشیان کردە سەر ماڵی هاوڵاتیەک لە گوندی سیسەر بە ناوی عادڵ حاجیخلانی و ناوبراویان دەست بەسەر کرد. بە پێی زانیاریەکان هێزەکانی ڕژیم دەرگا و پەنجەرەی ماڵی عادڵ حاجیخلانیان شکاندووە و پاش پشکنینی ماڵەکە ناوبراویان ڕفاندووە. شانی باستە کە هێشتا هۆکاری بەندکران و شۆنی ڕاگیرانی ئەو شارۆمەندە ڕوون نییە و بە دوواداچوونی بنەماڵەکەی بێ ئاکام ماوەتەوە. ئاگردانی بانقەستی مەزرای گەنمی جوتیاران لە گیلان غەرب و سەرپۆلی زەهاو ڕۆژی دووشەممە 14 جۆزەردان بە کرێگیراوانی کۆماری ئیسلامی مەزرای گەنمی جوتیارانی یارسانیان لە گوندەکانی گیلان غەرب و سەرپۆلی زەهاو ئاگردا. بەوتەی چالاکانی مەدەنی کەسانی سەر بە ڕژیم بانقەست بەرهەمی گەنمی جوتیارانی یارسان لە نێو دەبن و ڕۆژی دووشەممە مەزرای گەنمی کەشاوەرزان لە گوندەکانی گەلین حەیدەری و چۆغا گەرمینی سەر بە سەرپۆلی زەهاو و گیلان غەرب بانقەست سوتێنرا و زیانێکی زۆر بە جوتیاران گەیشت. شانی باسەکە ناوەندەکانی پەیوەندیدار هیچ هەنگاوێکیان بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ بەکرێگیراوانی ڕژیم هەڵنەگرتووە و هێزەکانی ئاگرکوژینەوەش ئیمکانی کۆنتترۆلکردنی ئاگرەکەیان پێنەبووە. ناڕوونی چارەنووسی مێهدی وەلیزادە لە گرتوخانەی ئیتلاعاتی مەریوان. چارەنووسی مێهدی وەلیزادە شارۆمەندی خەڵکی مەریوان پاش دەست بەسەرکرانی لەلایەنی دارایی دەسەڵاتەوە بە ناڕوونی ماوەتەوە. بە پێی راپۆرتەکان هێز ئەمنیەتیەکانی ڕژیم ڕۆژی 29 گوڵانی 1403 هەتاوی هێرشیان کردوتە سەر ماڵی مێهدی وەلیزادە لە گەڕەکی دارسەیرانی مەریوان و ئەو شارۆمەندەیان بەبێ بەڵگەی قەزایی و بە توندوتیژیەوە دەست بەسەر کردووە. جێگەی ئاماژەیە کە بە دوواداچوونی بنەماڵەی ئەو هاوڵاتیە لە ماوەی 15 ڕۆژی ڕابردوودا ئاکامێکی نەبووە و زانیاریەکان لەسەر چارەنووسی ڕۆڵەکەیان ببورن دەست نەکەوتووە. برینداربوونی دوو شەڕوان لە هێرشی پەهبادی تورکیە بۆ سەر کۆبانی ڕۆژی دووشەممە 14 جۆزەردان ئەرتەشی تورکیا لە ڕێگەی پەهبادەوە هێرشی کردە سەر ئۆتۆمۆبیلێک لە دەوروبەری گۆڕستانی کۆبانی و دوو شەڕوان بە سەختی بریندار بوون. بەوتەی بەرپرسانی خۆبەڕێوەبەری ڕۆژاوای کوردستان لە کاتی ناشتنی تەرمی چەند هەواڵیان لە گۆڕستانی کۆبانی و لە حاڵێکدا خەڵکانێکی زۆر بەشداری مەراسمی پرسەی ئەو گیانبەخت کردوانە بوون، ئەرتەشی تورکیا لە ڕێگەی پەهبادەوە هێرشی کردە سەر ئۆتۆمۆبیلێک و بەو هۆیەوە دوو شەڕوان بە سەختی بریندار بوون. شانی باسەکە لە ماوەی یەک هەفتەی ڕابردوودا 7 کەس لە هێرشەکانی دەوڵەتی تورکیا بۆ سەر باکوور و باکووری ڕۆژهەڵاتی سووریا گیانیان لەدەستاوە. مانگرتنی شۆفێرانی ئیجارەیی و تایبەتی شرکەتی مخابرات لە سەرانسەری ئێران
ڕۆژی دووشەممە 14 جوەزەردان شۆفێرانی ئیجارەیی و تایبەتی سەر بە شرکەتی مخابراتی ئێران لە سەرانسەری وڵات لە ناڕزایەتی بە نەدانی داخوازیەکانیان دەستیان لە کارکێشایەوە و مانیان گرت. بە پێی راپۆرتەکان شۆفێرانی ناڕازی ماوەی چەند مانگە حەقدەستیان وەرنەگرتووە و شرکەتی ئیسفەهانی تاها لە پەرداختی حەقی بیمەکانیان بە ڕێکخراوی تامینی اجتماعی خۆی بواردووە. شرکەتی مخابراتی ئێران هەموو بەشە خصوصیەکانی ڕادەستی شرکەتی تازە دامەزراوەی تاها کردووە لە حاڵێکدا ئەو شرکەتە توانای پەرداختی حەقدەست و بیمەی کرێکارانی نییە. داخوازی بەندکراوانی سیاسی ئەڤین بۆ بەڕێوەچوونی ئاشکرای دادگای نەرگس محەممەدی 36 بەندکراوی سیاسی و بیرمەندی ڕاگیراو لە زیندانی ئەڤین لە نامەیەکدا داوایان لە دەستگای قەزای ڕژیم کردووە کە جەلسەی دادگاییکردنی نەرگس محەممەدی لە ڕێکەوتی 19 جوەزەردان بە شێوەی ئاشکرا بەڕێوە بچێت. بڕیارە جەلسەی دادگاییکردنی نەرگس محەممەدی لە لەقی 29 دادگای ئینقلابی تاران سەبارەت بە تۆهمەتی تەبلیغ دژ بە نیزام بەڕێوە بچێت. پێشتر نەرگس محەممەدی لە ئاست ئەشکەنجە و ئازاری جنسی مەمورانی ڕژیم ناڕزایەتی دەربڕی بوو. ئێستا 36 بەندکراوی ژنی زیندانی ئەڤین داوایان لە دەستگای قەزایی کردووە تاکو و جەلسەی دادگاییکردنی نەرگس لە پێش چاوی جەماوەر و هەموو شاهدانی ئازاری جنسی هەروەها هەواڵنێریەکان بەڕێوە بچێت. ئەو کەسانەی نامەکان واژۆ کردووە بریتین لە ناهید تەقەوی، ویدا ڕەبانی، گوڵڕۆخ ئیرایی، مەریەم یەحیەوی، وریشە مورادی، ساناز بێکتا، ڕێزوانە خانبەیگی، مەحبوبا ڕەزایی، سەحەر موختاری، نەسیم سیمیاری، سەمیرە نەجاتیان، وەیس مەحلوجی، سەکینە پەروانە، شەکیلا منفەرێد، سەپیدە قولیان، پەروین ئاسا و ئانیشا ئەسەدوڵڵای. برینداربوونی 4 کەس بەهۆی تەقینەوەی گاز لە لۆرستان. ڕۆژی دووشەممە 14 جوەزەردان بەهۆی تەقینەوەی گاز لە خانوویەک لە شارۆچکەی سەر ئاو حەمامی سەر بە پارێزگای لۆرستان 4 هاونیشتمانی بریندار بوون. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ لە کاتی ڕوودانی ئەو تەقینەوەیە هیچ ناوەندێکی حکوومەتی وەکو مانگی سوور، ئاگر کوژینەوە و ئۆرژانس بەدەم خەڵکەوە نەهاتوون و خەڵکی ئەو شارە بەبێ ئیمکانات بریندارەکانیان لەژێر دار و پردوودا ڕزگار کردووە. بە پێی زانیاریەکان دۆخی تەندروستی بریندارەکان ناجێگیرە و لە نەخۆشخانەدا بەستەری کراون. دەست بەسەرکردنی 3 چالاکی مەدەنی لە تاران و تەورێز. ڕۆژانی یەکشەممە و دووشەممە 13 و 14 جوەزەردان 3 چالاکی مەدەنی لە شارەکانی تاران و تەورێز بە ناوەکانی محەممەد هادی شەریفی نەسەب، محەممەد عەبدی و نائیب لوتفی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەرکراون. بە پێی راپۆرتی کەمپینی بەرگری لە بەندکراوانی سیاسی و مەدەنی محەممەد هادی شەریفی نەسەب و محەممەد عەبدی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە لە شاری تاران بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و بۆشۆنێکی نادیار ڕاگوێزراون. لەلایەکی دیکەوە ڕۆژی ڕابردوو یەکێک لە لایەنگرانی یانەی تۆپی پێی تراکتۆرسازی تەورێز بە ناوی نائیب لوتفی لا هێرشی هێزەکانی ئیدارەی ئیتلاعات بۆ سەر ماڵەکەی دەست بەسەر و بۆ گرتوخانەی ئەو ناوەندە ئەمنیەتیە گوازراوەتەوە. خەسارچوونی 1 ملیۆن تۆن گەنم بەهۆی نائستانداردبوونی ماشێنەکان. بە پێی راپۆرتەکان ساڵانە 1 ملیۆن تۆن گەنم بەهۆی کۆنبوونی کۆمباین و تراکتۆر لە سەرانسەری ئێران بە خەسار دەچێت. بەوتەی بەڕێوەبەرایەتی کۆمباینسازی ئێران 8,000 دەستگا کۆمباینی کۆن و ناکارامە لە سەرانسەری ئێران کار دەکەن و ساڵانە 1 ملیۆن تۆن گەنم خەسار دەکەن لە حاڵێکدا ئەو 1 ملیۆن تۆن گەنمە نانی 5 ملیۆن کەس دابین دەکات. بڵاوبوونەوەی ئەو هەواڵات دەنگدانەوەی زۆری لە نێو کۆمەڵگای ئێران بە دوای خۆی داهێناوە و چالاکانی ئابووری دەڵێن سەردەمێک گەورەترین بەرهەمهێنەری کۆمباین و تراکتۆر لە شارەکانی تەورێز و عێراق لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بووین کەچی ئێستا ئەو شرکەتانە لە مایە پوچبوون نزیک بوونەتەوە. دوا هەواڵمان سەبارەتە بە سەرکەوتنی یەکەم سەرۆک کۆماریژنی چەپگەرا لە مێکسیک.
ژمارنی دەنگدانەکان لە مێکسیک دەریخستووە کە کلۆدیا شینباوم بەربژێری حیزبی چەپگەرای مێکسیک بە زۆرترین دەنگ لە هەڵبژاردننی سەرۆکۆماری ئەو وڵاتە سەرکەوتوو بووە. کلۆدیا شینباوم یەکەمین ژنی چەپگەرانی مێکسیکە کە لە هەڵبژاردننی سەرۆکۆماریە وڵاتە سەردەکەوێت و لە سەرەتای مانگی ئۆکتۆبری ئەم ساڵەوە دەست بەکار دەبێت. ئەو سیاسەتمەدارە تەمەن 61 ساڵ پێشتر شارەداری شاری مێکسیکۆ سیتی بووە و پاش سەرکەوتن بەلایەنگرانی وتووە کە حیزبەکەی زۆرینەی کورسیەکانی کۆنگرەی بەدەست هێناوە و هەموو بەڵێنەکانی جێبەجێ دەکات. بەڵێ بینەرانی ئازیزی خۆشەویست گەشتیاوڵەکانی سەردەبانیتان پێشکەشکرا فەرموون بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵ.